بەڕێوەبەراتی پلاندانان و ڕێخستنی میلاک بەڕێوەبەراتێکی دیکەی وەزارەتی پێشمەرگەیە کە ئەرچی دانانی پلان و ڕێخستنی سەرجەم ئەو میلاکانەیە کە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە ڕێکخراوە. جگەل ئەرکەکانی خۆیان بەڕێوەبەراتی پلاندانان هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی چاکسازی هەیە کە ماوەیەک پێش ئێستا بە مەبەستی ڕێخستنی هەیکەلی وەزارەت هاوکات ئەنجامدانی چاکسازی بە هاوکاری هاوپەیمانان دامەزراوە. لیوا کارزا مەورود بەڕێوەبەری پلاندانان و ڕێخستنی میلاکی وەزارەتی پێشمەرگە سەبارەت بە گرنگی ئەو بەڕێوەبەراتیە و ئەرکەکانی بە سەنتەری میدیای ڕاگەیاند. بەڕێوەبەراتی پلاندانان و ڕێخستنی میلاکات لە سێ بەشی سەرەکی پێکهاتووە کە قسمی میلاکاتە، قسمی پلاندانانە، تەکنەلۆجیای زانیاریە یعنی ئایتی. ئێمە وەکو بەڕێوەبەراتی پلاندانان و ڕێخستنی میلاکات هەیکەلی وەزارەتی پێشمەرگە لەلایەن ئێمەوە دروست دەکرێتن. هەموو میلاکاتی وەزارەتی پێشمەرگە لای ئێمەیە. بۆ ئێستا هۆبەی ئایتیمان هەیە کە مەسەڵەن زانیاری تەواوی هەموو هێزی پێشمەرگە لە لای ئێمە لە ئاماری پێدرێن، لە لای ئێمە تەسجیلە داخلی کۆمپیوتەر کراوە. ئەتوانین مەسەڵەن هەر کاتێک ئاماری وەزارەت پێشمەرگەمان لێ بپرسن ئەتوانین بە ڕاست و دروستی بە پێی میلاکی 2016 بۆیان بنێرین. میلاکێک پێشتر میلاکی 2010 بوو ئیشی لەسەر دەکرا، بەڵام لە 2016 میلاکێکی نوێی پەسەندکراو لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی وەزارەتی پێشمەرگە دروست کرایە. ئێستا خەریکی ئەم پیلانمان ئەوەیە ئەم میلاکە وەکو خۆی تا حەدێک جێبەجێ بووە، بەڵام هەندێک شتی ماوە کە نەچتە بواری جێبەجێکردن. هەر لەبارەی بەڕێوەبەراتی پلاندانان و ڕێخستنی میلاک عەمید موحتەسم عومەر جێگری بەڕێوەبەر تیش دەخاتە سەر گرنگی بەڕێوەبەراتیەکە و ڕایدەگەیەنێت. بەڕێوەبەراتی پلاندانان و ڕێخستنی میلاکات بەڕێوەبەراتێکی گرنگە لە ناو وەزارەتی پێشمەرگەی، چونکو کاری بەڕێوەبەراتیمان زۆر گرنگە بۆ دانانی هەر جۆرە استحداثەکە بێتەکردن لە میلاکات یانێ لە ڕێخستنەوەی یەکەکانی وەزارەتی پێشمەرگە. و ئەو بەڕێوەبەراتیە پێک دێت لە سێ بەشێت ڕئیسی. بەشی یەکەم بەشی میلاکاتە و بەشی دووەم بەشی تەطویر و تەنظیم میلاکاتە و بەشی سێمش بەشی تەکنەلۆجیایە. بەشی میلاکات بخۆ پێک دێت سێ شعبە: ئێک شعبەت الأفراد و کارمەندان و ئەفسەران، بەشی دوێم بەشی معدات و بەشی سێم بەشی ئەسلحە و ئاحتیدا یعنی تەجهیز و تەسلیح. وەک بەرپرسان لە بەڕێوەبەراتی پلاندانان و ڕێخستنی میلاک ئاماژەی بۆ دەکەن هەماهەنگی نێوان بەڕێوەبەراتەکانی ناو وەزارەتی پێشمەرگە هۆکاری سەرەکی پێشکەوتنی ئیشوکارەکان و جێبەجێکردنی ئەرکەکانیانە هاوکات چاوەڕوان دەکرێت وەزارەتی پێشمەرگە لە چەند ساڵی داهاتوو گۆڕانکاری زیاتر بەخۆیەوە ببینێت.